الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. عزیزانم لە هەر جێیەکەن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی پەروەردگار بڕجێ بەسەرتاندا. لە خۆی پەروەردگارە پاڕینەوە کە نوێژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبول بفەرمێت. پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکە ئەفەرمێت باسی پاداشتی زوو ڕۆیشتن بۆ نوێژی هەینیمان بۆ ئەکات. أفرميت لحديثك عن أوس بن أوس الثقفي: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: من غسل يوم الجمعة واغتسل ثم بكر وابتكر ومشى ولم يركب ودنا من الإمام فاستمع ولم يلغ كان له بكل خطوة عمل سنة أجر صيامها وقيامها. پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام بەڕێزەکانم لەم حەدیثەیە ئەفەرمێت هەر کەسێک لە ڕۆژی هەینیدا بە جوانی خۆی بشۆرێت پاشان زوو بچێ بۆ مزگەوت و بە پێ بڕوات، سواری ئۆتۆمبیل و ماتۆرسکیل و پاسکیل نەبێت، سواری هیچ شتێک نەبێ، واتە بە پێ بڕوات و پاشان بڕات نزیکی ئیمامدا بنیشێت و هیچ قسەیەک و لەغوویەک نەکات. ئەفەرمێ كان له بكل خطوة هەر هەنگاوێک کە ئەینا كان له بكل خطوة عمل سنة، هەر هەنگاوێک ئەینات ئەجر و پاداشتی یەک ساڵی بۆ ئەنووسرێ کە ئەو ساڵەی هەموو وەکو ئەوەتە کە ئەجر و پاداشتی ئەو ساڵەی کە وەک ئەو ڕۆژەی کە ڕۆژەکانی بە ڕۆژوو بوو بێت، ڕۆژووی ساڵەکە هەمووی بە ڕۆژوو بوو بێت وە شەوەکەیشی شەو نوێژی کرد بێت. واتە هەر کەسێک ئەمانە بکات، ئەگەر هات و ڕۆژی هەینی خۆی بشۆرێت و پاشان زوو بچێ بۆ مزگەوت و دواتر بە پێ بچێت و هەروەها بچێ لە نزیکی ئیمامەوە دابنیشێت و هیچ قسەیەک نەکا، ئەوە هەر هەنگاوێک کە ئەینا بۆ مزگەوت بزان چەند هەنگاو ئەنا بزان مزگەوتەکە چەندی لێەوە دوورە بە پێ بڕات، چەندێک دوورە لێوە هەر هەنگاوێک ئەنات ئەجری یەک ساڵی هەیە کە هی ئەو ساڵە ڕۆژەکەی بە ڕۆژوو بوو بێت و شەوەکەی شەو نوێژی کرد بێت. بەڕاستی ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیە بەڕێزەکانم. هەر کەسێک کە ئەچێ بۆ نوێژی هەینی ئەم خاڵانە جێبەجێ بکات ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە. داواکەین لە خۆی گەورە و میهرەبان کارمان بۆ ئاسان کە و ئەم خاڵانە جێبەجێ بکەین و بۆی لەو ئەجر و پاداشتە گەورەیە بێبەش نەبین. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.